بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لاپەڕە 56. ئەژمێرکردنی کات. لێرە چ نووسرایە؟ پێشانگای ڕۆشنبیری قوتابخانەی کوردستانی سەرەتایی پێشانگایەکی ڕۆشنبیری ڕێکخست. دەتوانی ئەم خشتەیە بەکار بهێنی بۆ ئەوەی بەرنامەی پێشانگاکە بزانیت، نەک بزانێت، بزانیت. کەواتە لێرە تەمەشای ئەو خشتەی دەکەم. پێشانگای ڕۆشنبیری و بەرنامەکانیان چییە؟ لە کاتژمێر 10 پێش نیوەڕۆ واتە پێش نیوەڕۆ، لە 10 پێش نیوەڕۆ هەتا ئەو هێمایە واتە تا یان هەتا بەواتای کەم نییە ئەو هێمایە لێرە، واتە لە کاتژمێر ئەوە تا کاتژمێر ئەوە، لە کاتژمێر 10 پێش نیوەڕۆ هەتا 10:45 خولەکی پێش نیوەڕۆ چ هەیە؟ هەڵپەڕکەی میلی هەیە. ئەوە هەڵپەڕکەی میلی لە کاتژمێر 10 پێش نیوەڕۆ هەتا 10:45 خولەک پێش نیوەڕۆ. دوایە فیلمی زانستی هەیە لە کاتژمێر 10:45 خولەک پێش نیوەڕۆ هەتا 11:30 خولەک پێش نیوەڕۆ. ئەوەشمان زانی. پاشان لە 11:30 خولەک هەتا 12:30 خولەکی دوای نیوەڕۆ هیچ بەرنامەیەک نییە، پشوو هەیە بۆ یەک کاژێر. ئەوجا پاش دوای نیوەڕۆ چ هەیە؟ فیلمی بەڵگەیی هەیە. فیلمی بەڵگەیی لە کاتژمێر 12:30 خولەکی دوای نیوەڕۆ هەتا 1:45 خولەکی دوای نیوەڕۆ. پاش ئەو جارە شانۆگەری هەیە لە 1:45 خولەک دوای نیوەڕۆ تا 2:15 خولەک دوای نیوەڕۆ. کاتە ئەو بەرنامانە هەنا لە پێشەنگای ڕۆشنبیری لە قوتابخانەی کوردستانی سەرەتایی. ئێستا چەند پرسیارەکەیە. ئایا چی نیشان دەدرێ لە ماوەی بەیانیان؟ وابزانە مەبەستیان پێش نیوەڕۆیە. کاتژمێرەکانی دوا لێرە ڕوون دەکاتەوە ئایا پێش نیوەڕۆ مانای چییە، دوای نیوەڕۆش مانای چییە. کاتژمێرەکانی پاش کاتژمێر 12 کە کاتژمێر 12 دەکا نیوەڕۆ، 12 دەکا نیوەڕۆ. هەموو کاتژمێرەکانی پاشی 12 نیوەڕۆ لە پاش 12 1 و 2 هەتا 12 نیوە شەو ناویان چییە؟ ناویان دن واتە دوای نیوەڕۆ. دن دوای نیوەڕۆ. هەموو کاتژمێرەکانی لە نیوە شەو لە کاتژمێر 12 نیوە شەو هەتا 12 نیوەڕۆ هەمویان ناویان پن واتە پێش نیوەڕۆ. واتە لە شەوێوە لە پاش 12 دەبیتە پێش نیوەڕۆ، لە پاش 12 نیوەڕۆژ دەبیتە دوای نیوەڕۆ. ئێستا ئەگەر تەماشای خشتەکەی بکەم لۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارە چی نیشان دەدرێت، پێش نیوەڕۆ چ نیشان دەدرێ، هەڵپەڕکەی میلی و فیلمی زانستی، چونکە هەر ئەوانە
پێش نیوەڕۆنە، ئەوانی دی دوای نیوەڕۆنە، کەواتە ئەو دووە پێشی پشووەکەی پشووی لێرە هەیە، پێشی ئەو پشووە نیشان دەدرێن لە پێش نیوەڕۆ. ئەو دوو هەڵپەڕکێ و فیلم تەواو. ئێستا ماوەی پێشانگەکە چەندە؟ ئایا چەند دەخایەنێ لە مابەینی کام کاتژمێر و کام کاتژمێرە؟ لێرە نووسرایە دەتوانی کاتژمێر بەکاربهێنی بۆ ژماردنی کات. ئەگەر تەماشاکەین لێرە پێشەنگاکە کەی دەست پێ دەکا؟ کاتژمێر دەست پێ دەکا. کاتژمێر دەی بەیانی دەی پێش نیوەڕۆ دەست پێ دەکا. کەی تەواو دەبی؟ 2:15 دوای نیوەڕۆ تەواو دەبی. دەکاتە چەند کاژێر بە هەمووی؟ لێرە نووسرایە دەتوانی کاتژمێر بەکاربینی هەتا ماوەکەی ئەژمێر بکەی. ئەگەر لێرە تەماشاکەین دوو کاتژمێریان بەکارهێنایە، یەکەچیان ئەو سۆرە، یەکەچیان ئەو نارنجیەکە بۆ خولەک، سۆرەکەش لۆ کاژێر. گوتمان لە دەیوە دەست پێ دەکەن ئەوها لێرەیە هەتا دێتە 11 دەبیتە 1 کاژێر، هەتا 12 2 کاژێر، هەتا 1 3 هەتا 2 4 دانا کاژێر. نووسرایە 4 واتە 4 کاژێر. خولەکەکانیش لێرە ئەگەر تەماشاکەین خولەکی ئەو کاتژمێرە 00 لێرەش خولەکەکە 15، واتە لە 00ەوە هەتا 15 دەژمێرم بەو خولەک ژمێرەی. لێرە هەتا ئێرە دەکا 5 خولەک، لێرەش هەتا ئێرە دەکا 5 خولەک، ئەوە 10 خولەک. لێرە هەتا ئێرە کردی 15 خولەک، واتە چ دەنووسم؟ وەڵامەکە ماوەی پێشانگەکە 4 کاژێر و 15 خولەکە. 4 و 15 4 کاژێر و 15 خولەک. ئەوە بەو جۆرەی دەبی ئەمن بزانم کاتژمێر لە پێش چاوم بی. بەڵام ئەگەر تاقیکردنەوە بیت دەکەین ئەو ڕێیە لەو ڕێە باشانە نییە، چونکە لە کاتی تاقیکردنەوە ڕەنگە ئەمن دوو کاتژمێری ئەوهام لەبەردەست نەبی هەتا بتوانم کاتەکە ئەژمێر بکەم. ئەدی چ بکەم باشە؟ ئەو کات دەبی ئەمن بینم ئەو کاتژمێرەی کۆتایی بینم، ئەو کاتژمێرەی سەرەتایەی لێ دەربکەم. بەڵام لێرە دووە. هەمیشە ئەگەر دوای نیوەڕۆ بوو لە یەکەوە دوای نیوەڕۆ 1 و 2 و 3 و 4 و 5 و 6 و 7 و 8 و 9 و 10 و 11 و 12 هەمیشە دەبی ئەمن بینم 12 کاژێریان لۆ زیاد کەم، واتە ئەو 2 و 15 خولەک کۆی بکەمەوە لەگەڵ 12 کاژێر. 12 کاژێر و 00 چونکە دوای نیوەڕۆیە. لێرە دەبیتە چ؟ 5 1 لە کاتی کۆکردنەوە کاژێر لەگەڵ کاژێر 2 2 دەکات 4 و 1، واتە کاتژمێر 2 و 15 خولەک هەروەکو ئەوەی وایە کاتژمێر 4 و 15 خولەک لە کاتی ئەژمێرکردن. ئەوجا ئەو 4 و 15 خولەکەی بینم 10 و 00 لێ دەربکەم. 10 و 00
لێدەرکردن 5 1 4 و 0 دیسان کردیە 4 کاژێر و 15 خولەک وەکو ئەوەی ئەمن لێرە بەدەستم هات 4 کاژێر و 15 خولەک کەواتە 2 ڕێگە هەیە لۆ ئەژمێرکردنی کات بەڵام ڕێگەی دووەم قڕسترە ئەو ڕێگەیە ئاسانترە بەڵام هەموو کات ناتوانم 2 کات ژمێرم لە لابی بەوێنە بتوانم کاژێرەکان و خولەکەکانی خۆم بژمێرم ئەگەر لە لام بوو ئەوە ئاسانە. ئێستا تەواو بووم لەو لاپەڕەیە سەردانە چی لاپەڕە